واتە بەردەوامبوونیەکی ئامادەیە کە وەکو وتمان جەستە زاتیشە، یعنی جەستە تەنها خۆی نیە زاتیشە، لەبەرەوەی کە ئێمە جەستەیە کە ئەبینین ئەم جەستەیە خۆی زاتە. ئەگەر ئێمە زۆربەی کە لای ڕێبوار سەعید جەستەمان هەیە و پۆشینمان نییە، ئەوە ڕێک بەرامبەر ئەو کۆنسێپتە خۆمان دەبینینەوە کە دەڵێ جەستە خۆی زمانە، واتە جەستە خۆی دەیەوێت لەگەڵ ئێمە دیالۆگ بکات. بەکارهێنانی گەڵا بە مەبەستی پۆشین لە جیاتی قوماش و هەر ماتریالێکی دیکەی کیمیاوی لەسەر ئاستی سمبولدا ڕێک بەو مانایە کە پێمان بڵێکەوە جەستە خۆی زمانە. و گەڕانەوەشە بۆ ئەو سەردەمە زووەی کە جەستە بەشێک بوو لە سروشت، وەکەوەی داروین باسی دەکات. یعنی ئێمە گەر بگەڕێنەوە سەردەمە زووەکان، واتە ئێمە بەشێک بووین بەپێی تیۆری داروین. من بەسمەوە نییە تیۆری داروین ڕاستەیان ڕاست، تەنها بەسم ئەوەیە ئەم خوێندنەوەیە لە نێوان داروین و لە نێوان ڕێبوار سەعیددا بکەم. ئەژنایزە بەسمەوە نییە بڵێم چی ڕاستە، چونکە لە هونێرا شتێکی ناوی ڕاستی بێ یاخۆ شتێک ناوی هەڵە بێت، تەنها خوێندنەوە هەیە. مەبەستم ئەوەیە کە دەگەڕینەوە کە گەڵا دەبینین ئێمە لە جیاتی پۆشین، تەنها ئەوەیە کە جەستە بەشێکە لە سروشت کە لای داروین باسی لێوە کراوە. جیاوازی نێوان سەر و یاخود دەموچاو لەگەڵ باقی جەستە، لەگەڵ هەموو جەستە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ڕێبوار سەعید. واتە دائیما لە نێوان سەر و جەستە جیاوازیە. بۆ نمونە ئەگەر سەیری ئەم بکەین، بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە ئەگەر لێرەوە لە جەستەوە سەیرەکەین جەستەیەکی توموتۆڵمان هەیە، جەستەیەکمان هەیە کە پرەتی لە هێز، پرەتی لە چالاشی، لە کاتێکە ئێمە سەرێکمان هەیە سەرێکی زۆر سەرێکی کەس، سەرێکە کە خەمناک. واتە ئێمە لە ڕێگەی ئەم پارادۆکسەوە یعنی تووشی ڕاچەنین دەبین، تووشی یعنی چینە ناو قوڵاییەکەوە، چونکە جیاوازیەکە زۆر گەورەیە لە بینی سەر و لە بینی جەستەیە. وەکو وایە هەر جەستەیەک لەگەڵ دەموچاوێکترە، دەموچاوەکەی گۆڕی بێتەوە لەگەڵ دەموچاوێکترە. ئەمە حاڵەتەشی میتامۆرفۆزیە کە بۆ نمونە کافکا لە یەشێ لە ڕۆمانەکانیا بەکاری هێناوە کە مرۆڤێک لە پڕ دەبێتە قالۆنچەیەکان، دەبێتە حەشەرەیەک. ئەمە لای ڕێبوار سەعید هەمان حاڵەتی میتامۆرفۆزیە، واتە چۆن سەرێکی تری هێناوە خسێتە ناو سەرێکی تری هێناوە بۆ جەستەیەکی تر. دیارە ئەو کەرسانەی لەم لێرەشدا بەکار هاتوون، لەم پرۆسێسدا بەکار هاتوون، ڕەنگ و هێڵن کە جیاوازەکان لەسەر جەستەدا نیشان دەدەن. بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێت لە بەشی خوارەوەی جەستەدا هەڵوێستەیەک بکەین، سەیر دەکەین ڕێبوار سەعید زۆربەی کات سنوورەکانی جەستە دەشارێتەوە. واتە جەستە لای ڕێبوار سەعید زۆربەی کات سنوورێکی نییە. بۆ نمونە ئەگەر سەیری وێنەیەکی تەقلیدی بکەین، بۆ نمونە وێنە ژنێک پێشین یان پیاوێک، ئەمە سەرێکی ئەمە قاچێکی لێر تەواو بێ. بەڵام لای ڕێبوار سەعید تەواوبوون نییە لە جەستەیە. جەستە زۆربەی کات درێژ دەبێتەوە، واتە لە ناو لە بینینی فیزیکیەوە کە ئێمە شتێکە بینین فیزیکیەوە بۆ ناو خەیاڵ، واتە ئێمە لە ناو خەیاڵەوە دەبێت جارێکتر بێنێ بەرچاومان کە ئەم جەستەیە چیتری لەگەڵدایە. دیارە ئەمە تایبەت نییە بە جەستەی ژیان لەبەر بەڵکو جەستەی هەموو جەستەیەک دەگرێتەوە. واتە جەستەیەشی بۆ نمونە شتەکانی زۆر جار بۆ نمونە چوارچێوەیەک شێشێ چوارچێوەکە تەواوبوونی نییە. وەکو پێشتر وتمان لای مێرلۆپۆنتی جیاوازی لە نێوان جەستەی ژیان لەبەر و شتەکاندا نییە. و لەبەرەوە سەیر دەکەین لای ڕێبوار سەعیدیش بە هەمان شێوە جەستە مەرج نییە ئەو جەستەی ژیان لەبەر بێ، دەشێت جەستەی شتێکی بێژیان بێ. بەڵام قسەمان لێرە لەبارەی ئەو درێژبوونەوەیە. لێرەوە ئەگەر سەیری مێژوو بکەین لای ڕێبوار سەعید، سەیر دەکەین
يعني مێژوو پێکاتەیەکی هەمە ئاراستەی هەیە واتە ناکرێت تۆ هەمان شت وەکۆی لە ڕۆمان و لە شیرۆکە هەیە ناکرێت تۆ وەکووتمان وێنەیەک لەگەڵ وێنەیەشتر تەنیشتی بەراوردکەی بەڵکو ئەو کاتە بازنەیەکە دای مەزرانوە دەکرێت تۆ ئاراستەکان دۆست تۆ لە بینی هەر وێنەیەک لەگەڵ وێنەیەشتردا واتە ئەو سیستەمی کرۆنۆلۆژیایی مێژوو کە مێژووی فەرمی لەسەردا مەزراوە مێژووی ڕسمی لەسەردا مەزراوە لەژێر زەبری هێڵ و ڕەنگدا تێک دەچێت و کۆمەڵێک ئاراستەی تر بەرهەم دێت لێرەدا شتێک نامێنێ بمانای گەڕانەوە ئێمە ناتوانین بڵین ئەمە گەڕانەوەیە ئەوەی هەیە ئاراستەیە لە وێنەیەکە بۆ وێنەیەشی دیکە ئەو تەکلیفی زۆر بوونە واتە بوونی ئاراست وێنەیەکە بۆ نێوشتی دەماخاتە ناو سیستەمی ژێڕانەوە سیستەمی ژێڕانەوە ڕێک ئەوەی وەکو لە ناو چی ڕۆماندا هەیە کە جیاوازەکەی ئەوەیە لە نووسین و ڕۆماندا جیاوازیەکە لەوەیە کە لە چیرۆک و ڕۆماندا وشەیە پیتە بەڵام لە لێرەدا هێڵ و ڕەنگە وسەیرنی ئەگەر ببینین یەکێک لە تابلۆ یەکێک لە ئیشەکانی ڕێبوار سەعید بوونی وێنەیەکە کە توانن ئەگەر بکرێت سەیرکەن دوانزە لە شێوەی دوانزە مانگی ساڵ کێشاوێتی لە شێوەی بیۆگرافیا و ئەم شێوە لولەیە ئەگەر سەیری شێوەی لولەیەەکە کەین سەیر دەکەن لەسەر شێوەی لولەیی ناتوانین سنووری کات دیاری بکەن واتە کات بێ سنوورە خوێندنەوەیەکی تایبەتی من بوو بۆ بەرهەمەکانی ڕێبوار سەعیدی هونەرمەند واتە خوێندنەوەی ئەدیبێک بوو بۆ شێوەکارێک لە ڕاستیدا زۆربەی شتەکانیش لە ناکاو لە پڕ دروست بوون کە هاتم بۆ پیشانگاکە سەیرم کرد کۆمەڵێک شتی جیاواز هەیە کە دەکرێت قسەیان لەبارەوە بکرێت بە تایبەتی چەمکی زۆر بوون لای ڕێبوار سەعید کە ناڵێن بە هەمان شێوە بەڵام بە شێوە لە شێوەکان کە لای داروین هەیە من هاتم جۆرێک پەیوەندیم دروست کرد لە نێوان چەمکی زۆر بوون لای ڕێبوار سەعید و لای داروین دواتر گەڕامەوە لای جەستە کە سەیرەکەی جەستە بە شێوەیەکی زۆر سەق لای ئەم هونەرمەندە هەیە من هەستام جەستەی ئەو لە ڕووی جەستەوە ئەو تابلۆیانم خوێندەوە بە تایبەتی ئەوەی کە لای مێرلۆپۆنتیەوە کە تر جەستەکان هەر خۆمانین ئیتر من لەو لێرەوە کۆمەڵێک شتم لەبارەوەی وت کە وەکو وتم زیاتر شتەکان لە ناکاو دروست بوون